بناو خدای رحمان و رحیم تمام حمد و پسندان و وصف قنجیه جو خدای تعالی ربه او خدای گو آیت قرآن هشکره شاند سر رسول خواه جبو گودنابینا انسانا ده به حقی و عدالت حکم بکه و جبوی بندست و بکسا جکولتیا خود نناس و زوردستا آزاد و روزگار بکه صلاة و سلام لسر مزن ما سروک و رزان ما حضرت محمد مصطفى علیه السلام اوی گو دعوا خدا بیکیمانی تبلیغ کر امانت ادا کر و کافر و زوردستا را حرب و جهاد کر و صلاة و سلام لسر اهل مالاوی پاک و پاکش اصحاب وی مرد و مرخاص و لسر تمام اهل ایمان با حتی رجا قیامته تماشاوان عزیز ده برنامه کنو یا عشیرن ما امل پیشبری وانه ایرو برنامه خواه جو کردستان باشور ام پیشکشی و دکن جو کردستان باشور ام لمنطقه راپرینن منطقه راپرین رانیا چارقرنا قلدس حجی آوا و گلک نحیه اداره و گرداینا منطقه اداره خسره مرکز منطقه راپرین رانیایه هر وها رانیا مرکز عشیره آکویه جی جبل گورانیا مرکز عشیره آکویه مجی خواست به سروکو پیشکش و ریسپی عشیره آکوره ده دربار عشیره وان ده دربار منطقه راپرین ده ام ایرو برنامه که پیشکشی و بکن مالاوان آوابه ما تکلیف کرد سروک عشیره تکلیف ما نشکناند قبول کرد دریه خجمه را کرد نوها ام لمالا که آکو عباس آقا رونشتینه لتنشت منه یدیجی انشالله دمای وره از بو بدم داناسین بس نها لگل من لملی منی راسته که آکو عباس آقا هیه ون حزکن از ده دریج نکم که آکو عباس آقا هم بخیراتنا برنامه ما خير بن سرچانم بخيراتين بو قراري رابر تي في دكم لباتي خوم امور الناس وعشيرتي اكو خوشحال من بهات خدای جورازی به امروزی قال لك خوشحال بخير بمزيات ودريه خوا يه عشيره مره فكر براستی ما خواستم به عشیره آکور برنامه که پیشکش بکن ساز بکن قسمت ایرو بو مالاوا آوابه خدای جورازی به هم باشن سلامتن انشاءالله همو عشیرجی باشن الحمد لله ترزگریک جنیه الحمد لله الحمد لله انشاءالله و هر دائم باشی خوزی حضور و اوین لهمو دنیای و کردستان جی و بردوام به که اکو از خوازم اول تماشاوان ما و بناسن پاشه انشاءالله حقی منطقه ده حقی منطقه افراپرین ده حقی عشیره آکو ده امی بره آگاهی و بسینن یعنی ناوه و پاشناوه و یه بابه و بافبیله و از خوازم تماشاوان ناوم اكو كوريها باسي ما مندي امد اغاما لعشيرتي اكو ما تيركين لو عشيرتي بيكاتون بيندلن باجاغي تقريبا سيتل تيري عشيرتي اكوي ما شاء الله دا همو تيري كان هم هراكونا بس هركات ناوي خوي هي ناي مثلا بولي بابوليا بنزيريا ملازاديا بابيا خيليا زنقلة ممكة جلكة ضلالة شاوريا سيسل تايفة هم يا ناي خواني اجي بيوز بهمان ان شاء الله امي ورنا امي ورنا ان شاء الله شاغي عشيري عباس اغا او ويني باب ما او لا شستو شوار او رسمي قلت شستو شوار دقيقة دكي يان سال وفاة لا شستو شش شستو ليك عوتي شستو شش عمري خايك بله شخوا حواله سيدنا الله مصطفى بله بيرا شو بشداري شورة شاوي بله البشدار وملا مصطفى اگر هاتا منطقي من اللي كان ابو كان صالك اللي ركبوا لو قندي باب ملي بو ديري اللي بو لو انا ابو رفيق بو نتا او امري خايك قدر رحمه خالد طبعا ان شاء الله
كك اكو اغا شخوا ام منطقه ناوي رابرينا چما جرت بين رابرين نەوەتویەک ئەوە لە ڕاپەڕینەگە لە زدی ڕژێمی بەعز کرا خەڵکی ڕای کردیا لێرەکە بوو دەستی پێکرد ئەو وەختی دەست پێکرد هەتا کەرکووک و هەموو کوردستان پێ ڕزگار کرد خەڵکی منتیقەی مە هەمووی لەگەڵدا و هەمووی بەشداری کرد ji ew tarîx yanî ji tarîxa nû dû yek heta êsta jeret bên rapelîn yanî boî serhildan kir belê çend navçew qeza divê mentîqê de hene yanî لێرە قەزا دوو قەزایە قەزای ڕاینێ و قەڵاتزەیە بەس ناعێ و دیکانشی زۆر لێە لە هەر منتیقی ئێرەکانە çend gund pêve girêdayîne divê yanî di mentîqa wê de çend gund teqrîben بە هەردوو قەزایەکان belê belê وەڵا زۆرە نازم 600 گوندە بێ بەهردووشە merkeza rapelîn jî ناعیەش تەقی سەرکەبکانە سەر و چاوەیە ئەوەی نابێت چوا قڕنەیە حاجاوەیە بەسەوەی ڕاینی لە قەڵازێش سەنگە سەر و ئیسێوێ و ژاراوە و هێرۆ و هەڵشۆ و پێمایوانیشەوە هەموو نائێنە di ew salê 1990 de têk ve jî şo mentîxe yanî mexdûr bû gelek لە zayiat çê bû لە ساڵی 90 قەڵعادزە و سەنگە سەر و ئەودی هەموو تەرعیل کرا هەندێک دی ئێرەکەش منتیقە تەرعیل کران بەس ڕاینی و عاجاوە ئەوانە هینا بووێن و هینا بووێن عاجاوە ڕاینی و عاجاوە و چواقڕنە و ئەوانە مابوو yanî hêlekûyî dîrokî jî jêla raperînê de heye ya vê mentîqê boy warê ev nav lêkirine yani navê raperîn boy warê بەڵێ ئەو نای ڕاپەڕیەگە لەنەوە توێکەوە خەڵکی ئێرەکە ڕاپەڕی ئەو ناوە درا خەڵکی ڕای نێچکەوان ڕاپەڕینەکەیان کرد temaşavanê nêja raperîn xwe kelîma Kurdîye jî naveroka wê serhildana isyane di vê mentîqê de sala 1990 li pêşberî rejma Bas bi sedem got ehlê mentîqê serhildan kirine navê vê mentîqa got kek Ako Axa anî ziman ew bajar û gundê wê ji wê tarîxê û şûn de heta îro jera gotina raperîn û wer wiha her wiha ev nav berdewam dike jî heta nebêjine raperîn ev mentîqe nayê naskirin merkeza wê jî bajarê Ranyaya belê gek Ako eşîreta Ako çend tayfene yani tîrekên wê çendin çend tayfene قریبێ ئەوەی لێرەکە لە لاوچەی هەیە سی و قسوور تیرەیە بڵێ بەڵام لە جێری کەشن هەیە هەر لێرەکە نیە مەسەلەن منتیقەی بەردەڕەش و منتیقەی ئاکڕێ دە دوازدە دێنە لێ نائیەکە و دە دوازدە دیریکەنە ئەوان 4-5 ماڵ دەبن ئەوان لێنە بەس نێوی تیرەکان نەدەم لە سەید سادقن هەیە لە دەشتی کۆیە ئەو تایفەی جۆڵان و یەک دوو تایفەی دیکەی لێنی کۆیە لێتی لە لای مەخموری ئەوانە لێتی لە دەشتی هەولێرێ لە منتیقەی هاودیانە باڵەکانی پێ دەڵێن ئەوانە هەموو ئاکۆنە ماڵە حوسێناغاوان لەوێ هەنا دا لە زۆر جێ بڵاو بوونە ئەوان بە تەواتی نازانم چەند تیرە و تایفە نێوەکانیانە جوغرافیای ئاشیرەتی ئاکۆش بڵێن لەگەڵ خۆشناوان لە سەر و چاوێ دەگەڕێتەوە لەگەڵ بڵباسان لە چواقڕنی و خۆشناوان جیرانی جیرانیەکی لەگەڵ مانگوڕان لە بەستەسێنی دەگەڕێتەوە لەو لای ئاکۆنا جاوزار ئاکۆ هەتا ئاجومەرەعدی ئاجومران دەچی لەوێ لە چۆمان لەگەڵ خەڵک یاخوا دسپێرە هەولێرژی لەوێ شەیە بەڵێ منتیقەی باڵەکەیەتی لەگەڵ باڵەکان دەگەڕێتەوە لە چۆمان لە ڕوانزێ لەگەڵ منتیقەی سۆران هەتا ڕوانزێ شەر ئاکۆی لێنە لەو دۆڵ ئاکۆی ئەوانە 5-6 گوندن لەوێ هەر ئاکۆنا کەک ئاکۆغا دناوا ئاکۆیا de tayfeya gewretirîn kîjane nava Akoya de ya gewretirîn تایفەی گەورەی تێدانە بەس بڵم کێ گەورترە خەیلا زۆر گەورەیە باوابی زۆر گەورەیە شارۆشی زۆر گەورەیە بنزێری زۆر گەورەیە زەنگڵا زۆر گەورەیە بۆڵیا زۆر گەورەیە ئەوانە هەنا هەموو تایفە ئەکسەرێتیان بەس نازان بیست جەمعێت تایفەی چەندە و چەندە ئەوە بەێ مرکزە ئاکۆیا کیان لە ڕاینەیە مرکزی ئاکۆ ڕاینەیە چواقڕنەیە ئاجیاوایە ئەوانە مەرگ سەنگەسەرە ئەوانە مرکز یعنی ئەو گونجی ئەوە نائێنە یەکیان قەزەیە سێشیان نائێن لەسەر کەپکانی 4 نائێنە مرکزەکەیان ژێرێ بەلابوون کەک ئاکۆغا
دیروکا آکویا یعنی بره ji erd bûn ya ji cînî de hatine verê ya lerê yê erd bûn ji ku hatine dîroka kwanî والله xedî وتي هي اكواتي ليرك هر هبوه ده صلاتي ضلين عندك ده صلاتي يعني وقتي خو لما تخي شهر زوري جبوه بس لو شر وشربه بس تاريخي بالضبط ناس دانم هاتونا ليرة كان ماونا وبرادوس تجمع حساب هر براك اللي ما اكونا بس براك يعني سوتي وني برادوس يعني قوال اوي دمدم قلاي دمدم اقا الشرب ولا ويلا بزيرين او انا هاتونا اليوم ماونا براك شان هاتولا باڵێکیان و ئەیکیان سوێ لە منتقەی بەردەڕەش و ئەوانە پێیان دەڵێن ڕەشگەری ئەو ڕەشگەریش زۆرە لەوێنە ئەوژی ئاکۆیی نه بەڵێ ئاکۆ یعنی شاغێکی ئاکۆییان بەڵێ ئاکۆنە بەڵێ فارس بەڵێ یە ڕەشگەری ڕەشگەرە ڕەشی بەرنامە ساز ئاکۆنەوەیان بەڵێ بەڵێ خۆ دیرۆکاوی ئینشەڵا مشکە دکتۆر پرس بکەن کە دکتۆر وێ دیرۆکاوی زانبە یا ئاکۆییە کەک مهدی کەرەم ئاخەرە میکرۆفۆنیان دکارن شکەک دکتۆڕە ببن ناو پاشناوی خۆشی پێشکەش بکە بۆی تەماشەوان بەێ ناوم شاخەوان خدر ڕسووڵە ئەمیش یەکێکم لە ئەندامانی عشیرەتی ئاکۆ مامۆستای زانکۆم وێستاش خوێنکاری دکتۆرامە لە زانکۆی سلێمانی بەڵێ تایفەشم وەکو تایفە مەروانین یعنی لە تیرەیەکین لە عشیرەتی ئاکۆ زۆر سپاس کەک دکتۆر کەک دکتۆر دیرۆکە عشیرەتە ئاکۆ لێکۆلین وەل سەرکی دێش کوتێ ینی یێ ئەردن بەرێ لێرێ موقیمن پاشی هاتنە وێر شکوتێ دیرۆکە عشیرەت مێژی عشیرەتی ئاکۆ و کاگا کۆش هەرفەرمووی وەکو سەرۆکی عشیرەت دیارە دیرۆکی عشیرەتی ئاکۆ مەرکەزی مەڵبەندەکەی بۆ ڕانی دەگەڕێتەوە ئەو گوندانی باسی کە تیرە و تایفانە زیاتر لە 30 تیرەیە وەکو جەناوی فەرمووی مرکزەکەی بە زۆری ڕانیەیە سەنگە سەرە دەکرێت بڵین حاجیاوایە چوا قوڕنەیە سەرکە بکانە مێژۆکەی مرکزیوی گەورە ئەون بڵێ ئەو یە گوندێ گەورەکییانن یاکۆیە گوندی گەورەی ئاکۆیەتی وەڵڵاهی ئەوەی بزانم سەرکە بکانیایەکە کە لەو گوندان ئێستا بۆ بە نەحیە ئەو جار منتیقەی ناوچەی پشدەر لە سەنگە سەر و ئەوانە ئێستا نەحیەنە بە زۆری گوندەکان وا گەورە بوون بە نەحیە وەک سەرکە بکان سەنگە سەر حاجیاوا چوا قوڕنا بله ئەوانە بەرێ گوندێ گەورە و پاشە بوونە ناحیە بەێ فامیلەوێش ئاکۆغا گوت ینی فامیلێ باکۆڤە گرێدایی گەلەکن زۆرن بەێ یێتێ بیراوە ناوێوان یا وان فامیلە ئەو بنەماڵ و تیرانەجا کاگە کۆش باسی کرد بەس بنەماڵەکان وەڵاهی ئەوەی ڕاستی بێ ئەوانە ئەو پیا ئەو بەڕێزانە لە من بەتەمەندترن یعنی وەکو عمر لەوانەیە ئەوان زیاتر بزانن بنەماڵە و تیرەکانی بڵێ ئەوە دەکرێت مامۆستا لە عەبدوڵڵا بڵێ سەرەتا بەخێرهاتنی بەڕێزتان دەکەین هیوادارین کە هاتنی بەڕێزتان بەڕاستی کردنەوەی چەند گرێک خوێرەیەک بێ وە چەند معلومات و زانیارێک بێ کە لە عەشیرەتی ئاکۆوەری دەگرن و وەسوودی هەبێت من ناوم عەبدوڵڵا وەسمان ئادەمە کە مەشهور بە مەلا عەبدوڵڵای زەنگڵ لە تیرەی زەنگڵم و عەشیرەتی ئاکۆ وەکو جەنابی کاگاکۆ فەرمووی زیاتر لە 33 تیرەیە جوغرافیەکەی هەر لە بناری قەندیل با بڵێن لە بناری قەندیلەوە تا دەگاتە سنووری حاجی ئۆمەران بەڵام ئەوێ باڵک و باڵەکایەتیە بەس بەشی زۆری دانیشتوەکانی باڵەکایەتیش و باڵەیاتیش ئەوەن یعنی ئاکۆن جگەلەوە کە ناوخۆی دیخۆیدا 36 تیرەن بەڵام ئەوانەی کە لەوێشن هەردێنەوە سەر تیرەکانی کە وەک جەنابی فەرمووی هەم لە باڵەکە لە باڵەکیان هەر خۆیان بە ئاکۆ دەزانن و لە بەردەڕەش و ئەوانەش بە هەمان شێوە ڕژی کەری و هەندێکشی دیکە لێنەکە پێیان دەگوتێت زەنگڵ و لە شارە زوریش بە جەنابی کاکۆ دەزانی 500 ماڵێکە کە ئێستا پێیان دەوتێ پەرخی ئەوانیش خۆیان بە زەنگڵ دەزان و لێرەوە ڕۆیشتون بۆوێ دیارە سنووری عەشیرەتی ئاکۆ سنوورێکی فراوانە چۆنیەتی ژیانی عەشیرەتی ئاکۆش لەگەڵ خەڵکی برایەتی تەبایی ژیان بەیەکەوە بووە حەزی لەوە نەبووە بڵێ مەسەلە مشکیلە و ئاژاوە و سڵتە و دەسەڵاتی خۆی بەسەر خەڵکانی کەدا بچەسپێنەوە زۆڵم و ستەم لە خەڵک بکە ویستوێتی لەگەڵ هەر یەکێ لە جیرانەکان کە خۆش ناون کە بڵباسن برایەتی و تەباییان هەیە ئێستا برایەتی و تەبایی هەر لە سەردەمی برا گەورەکانمانەوە
هەتا دەگاتە ئێستاش تەعزیەیان هەروەکو یەک وایە سەردانیان هەمووشۆیان بەڕاستی وەکو یەک بنە ماڵە حیساب دەکرێن لە عەشیرەتی ئاکۆ داوای کە من دەیبینم دوو تیرەی زۆر گەورەمان هەن هەچەند کاگاکۆ فەرمووی نەدەم شارۆشی و شاوری زۆر گەورە ئەوانە زۆر گەورن بەڵام ئەوانی تریش تیرەکانیان گەورن لە ڕانیا دانیشت بەڵێ بەڵێ هەر عایدی ڕانیەنە عایدی عەشیرەتی ئاکۆن شارۆشی چەند گوندێکی لە خۆ گرتووە کە پێ بناری خەندی پێشکەشەوان کیە سەیدا یە شارۆشیە پێشکەشەوان لە سەرۆکیەوان دیارە هەموو یەکێک لە تیرەکانی عەشیرەتی ئاکۆ براگەورەی ڕئیسیمان هەیە براگەورەی باوڵی کوێخاو ئەوانەی تیرەیش هەبووە لەوێ حەمەداغا براگەورەی تیرەی بووە بەڵام سەر بە ماڵی عەباساغا بووە سەر بە عەشیرەت بووە سەر بە ڕائاسەت بووە لە هەموو شوێنەکانی کە هەر کەسێک هەبوو بێت براگەورەیەک هەبوو بێت بڵام مەساڵە کەسایەتی زۆر بوو بۆ نمونە محەممەدی سێمانیەکێک بۆ لەو کەسایەتیانە کە لە دەڵاڵان بەڕاستی بەوەجه حساب بووە کە بنەماڵی ماڵی مام شێخ مەلای ئەوان بووە بەڵام لە هەمان کاتیشدا ئیوایان و حرمەت و ڕێزیان و پابندبوونیان بە ڕاو بۆ شوونەکانی ڕێز عەشیرەتەوە بووە کە ئەویش ماڵی عەباساغای بوو سەیدا ڕئیس عەشیرەت خۆ مەرحووم عەباساغایە دپەیوەرە کاگاکۆیە بەڵێ یعنی ئەو شۆپینە ڕیا کەک عەباساغا چەند برایەکن بەڵام هەموو ئەو برا بەڕێزانە حرمەت و ڕێزیان لەناو عەشیرەتا هەیە بەڵام ئەوەی کە تەوەجوهی خەڵک و عەشیرەتی بەرەو ڕوو هەبێت و بتوانێت بەسەر ئیش و کارەکانی خەڵکدا ڕابگات جەنابی کاگاکۆی یعنی ڕۆژێک پرسگرێکێک مەچێ بە ئاکۆیە ڕەموارن جەمکەک عەباساغاوی چارە سەر بکەین ئەگەر زەلامیش بگوژی بێ دەکەنە عەفوی ئەگەر زەلامیش بگوژی بێ ئەو ماڵی عەفوی باشە باشە مە ئادرس ناس کردێ کەکۆ خەدیش ڕازی بە بەلە ئینشاڵڵا زێ دیسا بزیوەرم سەر مامێ من حەجیوێت شتێکی بێژە سەیدا شێخمەلا بزانە نای من بخوێنەوە نای من دەزانی خۆت ناسێنە خۆ ناخت لەوێ شتن وسراوە من لەوێرێ شێخمەلا نویساندیە شێخمەلا شێخمەل من گوت ئەوە باشە بێژە ئەس بنویسم من ئەوەلەن بە خێراتن دەکەم ئەوەلەن بە خێراتن بە خۆشحاڵم کە جەنابتان هاتوون ئەمژی خۆشحاڵ بنەماڵی عەباساغای مەمەنداغای کە ئەوە باساغایە کە نمونەی هەموو ئاغا و ڕێز عەشیرەتەکان بووە بە تایبەتی لە نێو ئاکۆیان کە ئەو ئاکۆی کردوون بە یەک پارچە بە یەک تاقم الحەمدوللا ئێستا دوایی هەباساغای و هەروەها کوڕەکانیشی بە تایبەتی کاگاکۆ هەشت کوڕیە بوون لەو هەشت کوڕانە دویان وفاتیان کردووە شەشیان ماون لەو شەشانە مەسەلە کاگاکۆ دەورێکی سەرەکی دەبینی کوڕەکانی هەروەها ئەوانیش تەقسیریان نییە ینی بە نسبەت عەشیرەت و گیرانەتی و هەرس و کەوتی سەردەمەکان پیاوی بەتوانان پیاوی لێهاتویان هەر هەمویان بەڵام ئێمە هەموو لایەک ینی هەر عادەتەن وایە ینی کامەیان چالاکتر بێ خەڵک زیاتر تەجوعی دەکا و بەلاوی دادێ بەڵام کاگاکۆ تەقسیری نەبووە و تەقسیریشی نابێ ئینشاڵڵا و ئەتوشتە پرسیارەکەت هەیە ئەمریکا تا جواب بدەم ینی بۆی دیرۆکە ئاکۆیە پێ بڵێم من ناوم شێخ مەلا سلێمانە من لە هۆزی ئاکۆمە موالیدیشم 37 بۆی کە من لە قەدەر تەمەنی خۆم قسە دەکەم لە تیرەکەشان گوێت لە من بێ ئەوە زەنگڵە تیرەیمە پێیان دەڵێن دەڵاڵ پێگەشتی دەڵاڵ دەڵاڵ یعنی دەڵاڵ یا نازانم دەڵاڵە چما بۆی چیت بێن دەڵاڵ عەرزت بکەم ئەمە دەزانی بۆ پێم دەڵێن دەڵاڵ لەبەرەوەی زۆر زیرەک بوون ئەو تاقمە یعنی دەڵاڵ بەگاڵتە شتی بەڕێ نابە یعنی ئەوەندە زیرەک بوون کاتی خۆی ئەو تایفە توانی ویانە یعنی خزمەت بە خەڵک بکەن هەڵس و کەوت بکەن لەگەڵ خەڵکی نێویان لە ناوەن بۆی وەڕێ ئەو پاشناو بۆگرتیە گەلێک چاکە خەدەشۆ ڕازی بێ بۆی دیرۆکە ئاکۆ شوەکەک دکتۆرجی و سەیدا مەلا عەبدوڵڵاجی بەحس کرد تشکی جوداتر و نێبێژن هەیە بۆی دیرۆکێ سەر مێژوی ئاکۆ مێژووی ئاکۆی من عەرزی تو بکەم مێژووی ئاکۆی زۆر کۆنە ئێستا چ دەوڵەتێک لە عالەمدا لە هەموو دەوڵەتێکی کۆنترە کە ئەمریکایە کە ڕووسایە کە سینە هەر کەسێکی هەیە یعنی مێژوویکان هەیە بڵێ ئینسان دروست بەڵام مێژووی هەموو عەشیرەتەکان لەو دەوڵەتانە کۆنترە سا مێژووی عەشیرەتی ئاکۆی بەمە باز ناکرێت
چونکەوە تا دنیا هەیە عشیرەتی ئاکۆی هەبووە شوێنی خۆی هەبووە جغرافی خۆی هەبووە نفوسی خۆی هەبووە براگەورەی خۆی هەبووە عادەت و تەقالیدی خۆی هەبووە هەموو شتەکانی خۆی یعنی هەبوون ئێستا من بڵێم وڵا بەڵێ لەسەر ئەمن تەمەنم 80 ساڵ زیاترە ئەمن لەگەڵ لە باساغای ڕەحمەتی ژیاوم لەو سەردەمەیدا بەڵام ئاکۆ هەر ئەو سەردەمەی نەبووە ئاکۆ هەزاران هەزار کەسی ینی تێپەڕاندووە یعنی بدانە هەر لە بنەماڵی ماڵە هەباساغای هەر لە بنەماڵی عشیرەتی ئاکۆ ئاکۆ زۆر کۆنە یعنی عشیرەتی ئاکۆ خدا موفق که انشالله عشیرت و همو اندام عشیرت خدا موفق که انشالله انشالله همه دیسا بزیورن سروتش که اون بیشن که شیخ امام شیخ ملا هیا ئەمن شێخ مەلا سلێمان من نویسان سليمان جي ئەمن ئەگە هۆز یاکۆی دەگەڵ دانەوێ دڵم بخۆم خۆش من سليمان من رانا قلت بون اسلام من نویسان سليمان شيخ ملا سليمان ايديم نماش بيردكم يعني شيخ ملا سليمان ملا خضر بله كك اكو اغا رول عشيرتا اكو لناف حكومتي ناف حكومتا كردي جي عشيرتا اكو الهرمي تشيه يعني هم ناف حكومتي لانه حكومتي هنا لا بشي كومالاتي لا جامعي او استاذ جامعي لا اداري لا ناعي لا قائم قامي لا عسكري لا بوليسي لا برلماني هنا هنبو بلان بحقي او عشيرتي تسعير ما دبوني دا بعركي كردي او حقيقة داوت يعني رولك وي سركه هي لا همو بشكاني حكومتي تدا مثلا بشكاني حكومتي دي يه جورترين لجور هنا كينا لا برلماني هي كان كذا كان البرلمان ليس عشان البرلماني إدارة إيرك يكي أكويليتي هر كوريا مزايكي منا بلي لا قابني إدارة مع حافظي في ظل لا بشي شرطة وعسكري وبيشمركي ولا هم يتدا هي والله لك كومالاتي هنا الجماعة ولا كومالاتي لا أكون بزوري كسرتي هو صار عادي حكمته بلا إنك قوي عشيرتي جدا وعادي حكمته بلا أمر الناس في عشيرتي لزانكو يا أكاديمية هو ما مستهي جبلي ويجي هنا ما مستهي زانكو يا بله زور هنا أنا زورا بس دوار نمونا ليرك يا والله بله كك أكواغا إيشو كاري وش يعني يه عشيرتي هم لرانيا عشيرت بيش عشيرت كو قربين وكو سنة نبو اوي دما فلاعت وزراعت وتنبو قنبو برنجبو مشتكبو بلان دواي انتفاضي اقاكرا اوشتانا كم بو زياتر حكومة اهتمامي بمتخوري معاشي دا كارو كاسبي كم ماو من بله همي بزواري متخوريان بيشمرقيان بوليسيان موظفة يعني دولا حيفة بس ولاتك انا اگر زريعتنا بالولاتكي ولاتكي نايتا موريد كم بوا عندك حيوانات وشتاني ماشي بخيودك حيواني بخيودك بلان كم اكيش بلين قين مجوش تو هذا ناوي دي كنا ولا مو متخورة استخوازم اف برس جمام شيخ ملا سليمان جيبكم كاك مهدي بله يعني يه إشوكار يه سردما و مامو يه تمني و هشته وگو هما سر هشته زيادتري هشته يعني هم هشته و چهار ما شاء الله يعني او سردما و يا سردما و اسا چه حد گوهرتن دناف آکویا ده تا استا سردمی تو إشوكاري آكويتي چه بوا ئەمە لەو تەمەنەی خۆم کە بڵێن هەفتا ساڵی حساب دەکەم ئیگەنجاتم حساب ناکەم هەفتا لە تەمەنی ئەو هەفتا ساڵەیەک ئەمن یعنی بڵێن کە ژیاوم دەگەڵ لەنا ئەو عەشیرەتەی بە تایبەتی دەگەڵ ئەو هەواسی مەمەنداغای کە ڕێز عەشیرەتی ئاکۆ بووە ژیانم دەگەڵوی بووە بەڵام ئەمن واسە بەوەی کە لەگەڵویدا بووم ئەمن توانی مەمەلا مستەفای ڕەحمەتی ببینم مام جەلالی ڕەحمەتی ببینم مەسئولینی زۆر ببینم و هەباساغای ڕەحمەتیش زۆر ڕێز و تەقدیری منی کردو بەڵام منیش پیاوە بووم تەقسیرم نەبووە لە هیچ ناحیەکەوە
بەنسبەتی عشیرەتی ئاکوار چەندەوە تۆزێک باسی خۆ دەکەم بەڵام قەیجەش ناکە ئەوە ئاخیر تەمەنە باشە خەڵک بزانی چونکە کەسەت باز نەکات دەیە بەخۆ باسی خۆ بکەیت دا عەرزت بکەم ئەوەی کە لە ئاکۆیانم دیوە ئەمە یەک عادەتی زۆر زۆر پەسەندم لێ دیون ئێستا کاگاکۆ باسی کرد دەڵێ ئەمە خەڵکن هەیە لە هەموو سنفەکانن هەیە لە کۆمەڵایەتی پێشمەرگەیە مەستوو لە فڵانە فیسارە بەڵام ئێستا بڕۆ پێشمەرگەک لە ڕەبایەکان لە ڕەبایی پێشەوەیە هەرو لێی پرسە بڵێ ئەتوشەی خەرکی کوێی ناو چییە دەڵێ من ناوم ئەحمەد فلان کوڕی فلانیە بەڵام ئاکۆم ئەسڵی خۆوندا ناکە بڵێ ئاکۆ ئەندە خۆشەویستەوەندە یەکگرتووە لە ناوە خۆیدا ئەو جار هەر لەوێەوە ئێستا بڵێن لاسا مع شەک ڕوو بدە یانی لێنەوە ئاکۆیان ئەو کاگاکۆ یا لە بنەماڵەیە باساغا یا ڕیسیپچەکان مەلایەکان خەڵک ینی کۆ بێتەوە بڕیا لەسەرە شەک بدا پێشمەرگەمانی عینە جەبهەی بەجێ بێڵی بێتەوە و دووبانگەوازی عشیرەتی ئاکۆ بکەوی ئەوەندەی یعنی ئەمە بە ئەوە هاتووینە ینی ئیلتیزامن دەگەڵ عشیرەتی خۆ بووە و عادەت و تەقالیدی مەش هەر وەکو جاران تەقریبەن ماوە ئیدی مەڕداری بووە زەراعەت بووە معاش خۆ ئەنواع شکال بە زۆرا و جۆر ژیانی خۆن دابین کردووە یعنی مام شێخ عادەتی ڕابردوو خۆش بوون یا ئێستا والله عرضت کەم عادەتی ئەوەی ڕابردوو ئەوەندە فەقیری بوو ئەوەندە فەقیری بوو تێگەیشتی بەڵام دڵێکی ساف و بێخەمت هەبوو نە حیزب هەبوو نە چە هەبوو نە کەس هەبوو یعنی خەڵکەکە عەشایردا بە خۆت دەزانی خۆی من پێم وایە حیزب کە دروست بووە لەسەر بنەمای عەشیرەت دروست بووە ئێستا ئەمە عەشیرەت بووین ئاغان هەبوو شوێخان هەبوو مەلان هەبوو سەیدن هەبوو شێخن هەبوو شوانن هەبوو گاوانن هەبوو پیاوی قسە خۆشن هەبوو پیاوی دایلە و ئەوەن هەبوو یعنی هەموو دام و دەستگایەکانن هەبوون ینی زۆر بێخەم و ئەوە بوون ئێستا کێشەکە بایە یعنی فەورەن حەل دەکرا ئێستاوانە تەقریبەن گۆڕانکاریان بەسەردا چۆ سەردەمەکان جیاوازیان هەیە بەڵام ئەگە دەتەوێت لە بۆ پاک و خاوێنی و پێشکەوتن و خانی و خۆشوێنیا ئەو سەردەما بەڵام بۆ دڵێکی مرتاح و مێشێکی ئاسوودا ئەو وەختی خەڵک ئاسوودەتر بوو مام شێخ مەلا و بەحسی عەباس ئاغا کرد خدا ڕەحما خۆ لێ بکە و بەحسی مەلا مستەفا و مام جەلال یعنی ژیانە وان دەما هەڤاڵتیاوە وان دە تشتێ باڵکێش چی مایل جەمە تشکی باڵکێش گۆ یعنی خاتراوان چی مایل ئاغای مەلا مستەفا و مام جەلالی مەبەست ئەوەن جا ینی تۆزێک تەفسیلاتێکی هەیە ئەوەی کە من ئاگام لێ ینی بەخۆ لەگەڵ بووم دەگەی من بە بیستن نییە بەخۆم لەگەڵ ئەو واقعیدا بووم طبعا مەلا مستەفای بارزانی ڕەحمەت یادی هەموو لایەکان بەخێر بێ کە لە رووسای بووە و گەڕاوەتەوە لە ساڵی 58 انقلاب بوو ئەو لە 59 هاتەوە بەغدایە کە هاتەوە بەغدایە لە خزمەتە و پیاوەڕە حەوت کەس بووین چووینە بە خێراتی مەلا مستەفای یەکجێ عەباس ئاغا بوو ئەو هەباس ئاغایدا چوینە بەغدایە چوینە ماڵە مەلا مستەفای لە فندق بابل دابەزین 4 ڕۆژان لە وێماینەوە لەسەر حسابی عەبدولکەریم قاسمی و ئەو زاتەی ماینەوە لێ بەڵێ لێ مەلا مستەفای بەڵام ئەوەم لە یاد نەچی لە ڕووسای کە مەلا مستەفای ڕەحمەتی لەوێ بوو مامۆستا هەمزە عەبدوڵڵا هەبوو وەسیلەی بوو لە بینی عەشیرەتەکان و لە بینی مەلا مستەفای هاتوشۆی دەکرد بەڵام بزات دەهات لەوە کەنەباس ئاغای لە کەنەباس ئاغای بەمانگ دەماوە ئەو دادەنێ عەشیرەتەکان دەسووراوە دەهات مختەفی بوو دەشراوە ئیدی ئەوە بوو کە دوایی مەلا مستەفا بە هەر جۆرێکی هەبوو عراقی بەجێ بەغدای بەجێ شاتەوە کوردستان اینجا ئەلێرە من شەکەت بۆ کورد دەکەمەوە تەفسیلاتی زۆرە کە هاتەوە بارزان مەلا مستەفا ڕەحمەتی هاتەوە وێ لەوێ من ئەو قسانە کە دەبیستم لە کێ دەبیستم لە محەممەد لە مامۆستا هەمزە عەبدوڵڵای لە باساغای لە مەجلیسەکان کە دادەنیشتن من وێ نەبووم بڵێم پیاوێکی سیاسی بووم من عەسکەری بووم بەڵام گوێبیستی مەوزوعەکانیان دەبوو ئەوە لەوێ شێخ ئەحمەد ئەوە قسەیە یعنی قسەی من نییە قسەی خەڵکە دەڵێ شێخ ئەحمەدی دووسێ جار بازان کوێر بۆتەوە کاول بوو پێم خۆشە ئەو سەفەرەی ئەتووەگە لەگەڵ ئەو ئاغا و خەڵکانت پەیوەندی هەیە لەگەڵ هەباسی مەمەنداغات پەیوەندی هەیە هەروون دەوێن دەرە شۆڕشەکەی بکەن دا ئەمە طبعا هەباس لە 62 ئەوە لە 62 جەبهەن لە منتیقەی باڵەکایەتێ و ڕواندوز و ئەوانە بوو وەختایەکێ باساغا حەقی حەزیزاغای هەبوو ژێکە بوو لە
پیاوە ماقولەکان و دیاری ئاکۆ مەسوولی دەوری 56 کەسەکەن بوو هەباساغا کوتی هەڕون لە بۆ بە پیر استقبالی مەلا مستەفای بارزانی بکەن دێ لە بۆ سۆران ئەمە هەستاین دەگەڵ حەقیاغای بە مەسوولی یەکە من بوو چووینە مەلەکان و سەری بارێ ئەوانە دوو ڕۆژان لێ بووینە دوای هەباساغا خەبەری دانی کوتی بگەڕێنەوە مەلا مستەفا ڕێگای خۆی گۆڕیوە بە خەتی حافیزی دادێ ئەمە هاتینەوە کە هاتین ئێوارە بوو لە ڕێژیکەریان هەیە گوندەکە لە لای حافیز و ڕوانزێ لەو گوندەی کاکبات تەرتیباتی کردبوو بە ڕەحمەت بن هەموو لایەکان ئینتیزاری مەلا مستەفای دەکرد کە مەلا مستەفای بارزانی بێ وەختایەکی خانووی بەکربەیی ئیستاشم لە یادە خانووی بەکربەییان خایان کردبووە خانوویکی قڕوودار بوو وەختایەکی مەلا مستەفا لای مەغریبێ بوو پەیدا بوو سواری وەڵاغێکی بوو چەسار کەسی لەگەڵا بوون دابەزی بەڵام قووەتێکی بەدواوە بوو ئەو قووەتە دەوری 56 کەسی دەبوو مەسئولەکان ناوی نەبی سەراسن بوو ئەوە لە دوای مەلا مستەفای ڕادێ بەڵام هەباساغا چی کردووە ئەو قووەتێک کە لە کنی ماوە ناردوویە لە حافیزی داناوە لە بۆ حیمایی مەلا مستەفای لە بۆ حیمایی تا دەرەباز دەبێت دەگاتە ڕێژیکەریان مەغریبی بەسەردارێ لێ بە هەڵە لێکیاندا جەماعەتی نەبی سەراسن و جەماعەتی ئیما کە لەوێ هەباساغا ناردوونی لێکیاندا بەڵام ئەمە کە دەگەڵ حەقیاغای گەڕاوینەوە قووەتی ئەوەلی بووین ئەمە هاتینەوە کە هەباساغای لەوێ ڕاوەستا بووین چاوەڕێن دەکرد کە مەلا مستەفا هات دابەزی چۆ ژوورێ وەختایەکی خەبەرا کتێن وەڵا بە هەڵە لیکیان داوە جەماعەتی مەلا مستەفای و هەباساغای هەباساغا چۆکن مەلا مستەفای چۆ ژوورێ پێی وتی شتێکی ویانداتی تازە شەوە تازە هیچ ناکرێ ئەوەی بێ دەبێت بە تەبای خوای بزانی چۆن دەبێت ئیدی وەختایەکی خەبەر هاکتیان وەڵا نەبی سەراسن شەهید بووە کە مەسئولی یەکەمی جەماعەتی بارزانی بوو مەلا مستەفای بارزانی یادیان بەخێر بێ هەموو لایەکی یەک ئەو نەفەرێکی مەش کە ناوی حەوڵا بوو لەقەبی عەوڵا بەراز بوو ئەویش بلێکی وەلاقی کەوت بوو چانێکی لەوان بریندارە نەبی سەراسن شەهید بووە هەباساغا چۆکن مامجەلالی شۆ ژوورێ پێی وایە کە عەفو کە مەلا مستەفایان ئەوی زۆڵەوێندا ئەوەی کە شەهید بوو ئەوەی کە بریندار بوو هەموو بەڵاگەری کوردستان بوو ئیدی ئەوە بوو قووەتی وانیشات بەیانەکەی مەلا مستەفا سوار بوو دەگەڵ کاتواسی ئیتیفاقیان کرد لەگەڵ هەباساغای چۆ دیلمان ئەو چۆنیە دیلمانی کرد چۆ دیلمان ئەنجا دوای لە ساڵی 64 جار لەوێەوە هاتە سەرکەبکان هاتەکن ماڵ هەباساغای هاتە گوندی دێرە ئەلێرە هەباساغا و لەوێ هەباساغای دیچی پێویست بوو بۆی کردن و داچێ ئەو بەڕێزەی نێشیل بارزانی هەباساغا خوازری لە سلەیمانی شا حەمێ ئاڕەحمان ئاغای وەلحاصڵ شتەکان زۆر دوور و درێژن نامێنێشی دی تەفاسیلی بدەم یەگەنە من ئاگام لە زۆر شت هەیە ئیدی ئەوە بوو کە بەڵام من سەرەڕای هەموو شتێک دەڵێم ئەو قسەی دەکەم لە هەموو مەیدانێکی لە کەسیش سەریە ناکەم لەو قسەی بەڕەحمەت من هەموو لایەک مەلا مستەفای بارزانی کە هاتە مەنتیقەی سۆران و هات هەباسی مەمەنداغای ئەو کاک هەباساغایە وەسیلەی بە قووەت بوو کە هاتە ئەو وڵاتەی و هاتێرە و هیچ مەلا مستەفای بارزانی دەستی دایە ڕوو نەدەکرد بەبێ هەباساغای ئەو جار مام جەلال دەگەڵ ئیبراهیم ئەحمەدی و دەگەڵ هاوڕێکانی و دەگەڵ ڕەفیقەکانی هەروەها ئەوی شادەوە لە ساڵانی 62 ئەوانە هەموو لێرە هەموویان لە مەنتیقەی ئاکۆیەتی لەو مەنتیقەیمە دۆڵەڕەقە و سەرکەبکان و پشت دەرەڕەقە و سنووری عەشیرەتی ئاکۆ بەڵام من لە ڕۆڕی عەشیرەتەکانی دیشکەم ناکەمەوە ئەوە مدەوریان هەبووە عەشیرەتی خۆشناو بڵباز حەچی کە توبڕێ عەشیرەتەکان هەر هەمویان بەشدار بوون لە هەموو شتەکان بەڵام دەوری سەرەکی کە دیترا لە هاتنی مەلا مستەفای بۆ مەنتیقەی سۆران دەوری مام جەلال کە هات لێرە ینی ئەوەم لە یادمە مام جەلال لە بەغدایە لە 59 لە ماڵە مەلا مستەفای دێنەن دەناسی ئیدی ئەوە بوو کە سەری کێشا لە بۆ ئەو حاڵاتەی کە ئیستا تێداینەوە دانامەوێتیژی ئەگە پرسیادی شتێ بەێ دەست خۆش خدا ژۆرازی بە بڕاستیژی یعنی ئاگاهینی باڵکێش وەگوت خدا ژۆرازی بە یعنی تێ زانین هەباساغا زۆر یارمەتیە شۆرەشا مەلا مستەفا کردی قەناعەت بکە بەبێوەی لەبەرەوە منە کە بڵێم ڕێز عەشیرەتیمە بوو من ئاکۆمە باوەڕت بێ باوەڕت بێ ئەگەر ئەو پیاوە واستەنەوەیە نە پارتی ئەو دەسەڵاتە لێرە دروست دەکرد نەمام جەلالی دروست دەبوو بۆ حاڵەی عنیەکێتێکی دروستکە هەباساغا و ئەو کاتێ وە کوردستانە بوو
والله يعني اوي هبا صراحه وكاري نكربانه يعني او لا انا نجا نقوا هبا صراحه شو سيالز با شو عيبا حتشي هبا همون يرد حوا هبا صراحه هاوكاري همون يعني درجه ويش همو كسيره بكري مجالي همو كسب ولا هبا صراحه هاتشي هبا صراحه شو دي بايا دس برداري ندبو يعني او بيوا صابلين صنعنا شدي هي قبل الشرق بله الولات شي بله إذا دهات هانا يبغى بصاعد إنا دهات إذا بصاعا لسر مصاري في خوي لسر توانا خوي بياوي شي بتوانا وبياوي شي بقدرة وحتى أمام جلال بخوي يعني باسي لهاتوي لهاتي هبا صاعي كردوها ملا مصطفاش والله لو في الجريبوين ملا مصطفى أجايك ديوق جنابي بارزاني سفيني دبي دعوتي من بيدي قعبة صاعد زاني يعني بوشي ويبو خدا رحمه خلوام که انشاءالله خدا جو راضی به بله تماشاوانن هجا ام لمن کردستان باشور المنطقه راپرین ام لباجار رانیانه به عشیره آکو به آقای عشیره آکو که آکو آقا را ام دربار عشیر و منطقه وان ده هف پیوینت کن وکی هون تماشات کن جواتا گش هیا جواتا خوش هیا پیشکشو ریسپی جواته لگل آکواغا رو نشتینه دم میکروفون هم دره جوان جید کن هم ده حق عشیره ده حق منطقه نخواست بجی ده حق شورشا سردما ملا مصطفى ده ما آگاه دارد کن از این دیسا بزی ورم سر که آکو آغا که آکو رانیا مگو مرکز عشیرت آکویه قضا کی داره رانیا سلیمانیه و گریداییه چند نفوسا رانیا ئێستا تقریبی 250,000 دەبێت بە ناحیەکانەوە بە هەموویەوە گەورەیە بەڕێ. هەمە ینی بخواسی پارێزگای بەڕێ بەس ئێستا تقریبن وەک پارێزگایکی لایەتوە ئیدارەیە بەس نەبێتە پارێزگایتەوە بۆی دایرەکانی بە زۆریان ئێستا سەر بەخۆنە سەر بە وەزارەتم باشەڕ سەر بە سلێمانیە نەماون بله هەموو سۆرانن هەموو سۆرانە بادینی بادینی لە منتیقەی هەولێر و بۆ لەکە ئەم منتیقەیە سۆران گەگا کۆ ژغەیری وێ مەسەلا باژارێ رانیا هەموو ئاکۆیینە ینی عەشیرێ جوداژی تێدا وەک عاشیرەت بەڕەسمی بڵباسن جیرانن بەس خەڵکی دەکەسا زۆری تێدا زروفی سیاسی کوردستان و ئەو شەڕشۆڕی خەڵکی زۆر کەوتێتێ جافی کەوتێ خۆشناوی کەوتێتێ مەنگوڕیکە هەموو عاشیرەتەکان باڵێکی کەوتێتێ هەموو نوعی کەوتێتە پرترین ئاکۆنە بەڵێ بە مرکزەکەی دێهاتەکەی هەموو هێر ئاکۆیە بەس نێو شارەکەی تێکەڵە گەگا کۆ لەگەلمە ینی کوردستانە باکوور و بەلکی لهر چهار پرچاجی بری اوده آقای عشیره هبون یعنی آقای عشیره اوده غرفاوی هبون یا میوانا هم اندام عشیره دهاتن گندی دهاتن وره رود نشتن میوان لیدنوسین ایوارا به دستور جی لیدنو یا و هی بردوام هم میوانی دور بێ بمێنیتەوە هەر لێرە دەنی خۆ لێرە لە ڕانی هەر بەعام نەک بڵێن هەر ماڵی ئاغای ڕانی ئێستا دەڵێن وتێری لێوە دەنا وتێر عیب بوو لە ڕانی هەر کەسە دۆست و برادەری خۆی داڕن لێسپی ئەوە دیار بوون بنە ماڵەکان لە ماڵەوان ئێستاژی بەردەوام هەر خواردنیش لە مەتعەمی ئێستاش تەقریبا لە بۆ میوانی دەری هەروایە بەڵام نیزێک بێ دەورە پشنە ئەو گۆڕاوە ژغەیری وێ کەکاکۆ قهواتال لەگەلمە هەبوون جەوزک و فینجان و قهواتال لە ئۆدێ ئاغا دگەڕاندن ئیکرام لەگەل وە لە منتیقا ڕاپەرینژی ئەو عادەت هەیە بەس چا هەیە ئێستاش قاوە پەیدا بوو بەڵام وەختی کۆن قاوە نەبوو قاوە نەبوو پێشە قاوە نەبوو بەێ کەکاکۆغا گوندێ یێ ئاکۆیە چەندن ینی تقریبان چەند گوندێوان هەنە 130 قسوور گوندە ئەوەی لە ژێ خۆیەت ئێستا داوانی دوورەکان نازانن کۆ مەسەرەن لە نێو هەولێرێ زۆرە لە نێو سلێمانی هەیە
لەوانەیە بڵێن ئەوانەی زروفی سیاسی و ئەوانە خەڵک شخۆ بڵاو. منێ پرس بکرا ینی ji غeyr Kurdistan yani Kurdistana başûr akۆyî li dewletî cuda jî hene yani mesela نییە ئەگەر Türkiye li Sûriye ئەوەی زروفی سیاسی دەربەدەر بوو بەیان ڕۆی بێ ئێستا ئاکۆ لە ئەوروپاوان لە هەمووی هەیە بەڵام وەکی دیکە نییە بەدێ و گوند و لە زەی دیکە بێ هەر لە باشوور هەیە. Belê. Mesela ji wan gundê Akoyî ew sed û kusur gund yanî yê gewretirîn çend hebahûnkarin navê wan گوندە گەورەکان belê yê Akoyî وڵایەکە زۆرە لێستا خاستن ئەو گوندانی بناری قەندیلی هەمویان گوندی گەورەنە ئەکسەریەتیان بنتەقەی پێدەڵێن سەنگەسەری پشت لە ڕقا ئەوێش هەموو گوندی گەورەنە بەڵام ئێستا هەموو هەزیاتریشیان نیوایان زیاتر بەش بوون لە نێو هەولێری هەنە لە ڕاینی هەنە لە عاجاوای هەنە حکومت تەرعیلی کردوون لەوێنی باوازەکە ئێستا هەر جێکی بشتەوە جێی نابێتەوە گوندی وایە بۆتە 1000 ماڵ بۆتە 500 ماڵ بۆتە 600 ماڵ بۆتە 300 ماڵ زۆری زیات. Mesela navê çend gunda hûnkarin navê wan گوند وڵەدا لێرەکانە بڵێن عاجاوە و کفرەدۆڵ و ترشاوە و سەرچاوە و گەرم کەداڕ و ئەسریلان و دێ سەرکەبکان و دەڵاڵان و ڕێزێنە و مێکوکە و پاش قۆتەڵ و زۆرە بڵێ تا دەڕۆی دۆڵی شاوریژە و هەژمەدە گوند دۆڵ ڕقی هەژمەدە گوندی کەنە لەو دیوی پیرانان و جەلک و مەمک و زەنگڵ و مەندەمەرە و بنزێری و هەمووی لێتی دەستێ بناری قەندێلی عینی شت ئێنزە و لێوژە و زارگەڵی و بۆڵێ و زۆرنەوانیژە دەی منتەقەی شارۆشیان و هەمووی گوندی گەورە گەورە پشتاشانە قڕناقەوە کاسکانە سەرگەی نێڵی سوورە دیێوانە گوندی گەورەنە. Belê. Mesela Kak Hacı merev nüfusa Akoyîya texmîn bike teqrîben çi xwastin ناتوانم بڵم چەندە نازانم doktor dizane نازانم mamosta me کەس ناتوانین هەر لە بۆ چکۆ ئەوانەی texmînî بۆ قورآن ناتوانم پێت بڵێمەوە دەیاسکو زۆرە بەس ناکرێم حەدەدەکی زۆر بڵێن دەبێتە مبالەغە کەمیش بڵێ لەوانەم لێ تۆڕە belê tegihîm Kak Hacı di nava Akoyîya de yê we kîjan famîlene yê we ئەمە پێ دەڵێن باشاغایی başaxayî بەڵێ belê çendin başaxayî çend gundê wan hene وەڵا yê famîla wan گوند نییە لێ گوندی بێ بڵاون باژان لە 12 گوندی هەیە لە نێو شاری هەیە منتەقەی زارگەڵی بۆ کروسکانەوانە لێتی لێرەکە لە دۆڵەڕقە و پڵنگانوان لێتی لە سەرکەبکان لێتی لە ڕانی لێتی و لە ترشاوی لێتی لەوەی لێدا بڵاو بوونە هەمووی تقریبان 5-6 دقیقه کاتی ممایه اگر برادر نبخوازن با آخوین سیدا ملا عبدالله جبرا با آخوه تا میکروفون که مهدی بینه سیدا را سیدا یکی مونه تمام کن انشاءالله اما 6-7 دقیقه 10 دقیقه بله بله شخوا منه جو پرس بکرا شخوا منه او پرس و بکرا yani بله yani mizgevtî ako seyda mamoste şeyh yê gewre gojnavan giyandine müderris yani hela akoyî olî çi ye seyda ji me re pêşkêş bike em ê memnûn bifermû seyda بە ناوی خوای گەورە سەرەتا بەخێراتنی جنابی مامۆستا مەلا مەحموود و کەناڵی ڕەهبەر تیڤی دەکەین دیارە ئەگەر پرسیاری ئەوە بکەین کە بڵێ ڕۆڵی مەلا و مزگەوت و حوجرەکان لە ناو عەشیرەتی ئاکۆدا عەشیرەتی ئاکۆ ژۆک و باقی عەشیرەتەکان یەکەی کوردستان کە الحەمدولله لە کوردستان لە باشوور و لە ئێمە کە زۆر ئاگادارین لەگەر ڕۆژهەڵاتیش زۆر تێکەڵاویمان هەیە پێما بێ لە باکوور و لە ڕۆژ ئاواش هەروە بووە مزگەوتەکان و حوجرەکان و زانایانی دین ڕۆڵێکی زۆر گەورەیان هەبووە لە بڵاوکردنەوەی ئەخلاق و ڕەوشتی جوان و لە چارەسەری کێشە کۆمەڵاتیەکان لە براتی و تەبایی و حتا لە شۆڕشەکانیشدا ڕۆڵی گەورەیان بینیوە لە شۆڕشەکانیشدا ڕۆڵی گەورەیان بینیوە
لە کۆندا لە ئێستاشدا بە هەمان شێوە عشیرەتی یاکۆژ الحەمدولله یەکێک لەو شانازەی کە هەیەی بەردەوام لە زۆربەی گوندەکان کە خەڵک فەقیریش بووە خواردنیش کەم بووە بەڵام حجریان هەبووە حجرە ئەوە لە فەقییان بەڵێ لە ناو مزگەوتدا بووە چەند فەقەیەک لەوێ خوێندوویەتی لەسەر ئەرکی ئەو خەڵکە خوێندویانە تا نان و خواردنیش کە خەڵک زۆر فەقیر بووە لە قەدیمدا لە ماڵی بڵین خەڵکەکەیەوە جاک ئاغای گوند و ئاغایەک ئایغا بوو بێیان کوێخای گوند بیان ڕیسپەکان خەڵک بەگشتی لە خواردنی خوان بەشێک لە خواردنی خوان داواتە فەقەیەکە بخوێنێ و بانی ببێتە مەلا و ببێتە پێشەوایەکی خەڵکو و لە سنووری ئاکۆیەتی ئەوەندەی کە ئێمە بزانین مەلای باش هەڵکەوتون حجرەی باش هەبوون کەس ئەو ئینکاری ئەو ڕۆڵە جوان و بەرچاوە ناکات لە ئێستاشدا الحەمدولله لە ئێستاشدا لە وەزارەتی ئەوقاف و لە بڵێن لە مزگەوتەکان و ئیمام و خەتیبەکان لێرە و لە سێدا ببۆرە وەزارەتی ئەوقاف جەنابێەوە پێشکەشەوەیە من بەرپرسی لە قیرانی یەکێتی زانیانم ئێستا بەرپرسی لە قیرانی یەکێتی زانیانم پێشتر ماوەسا عەبدوڵڵا بەرپرسی لق بووە ئێستا من بەرپرسی لە قیرانی یەکێتی زانیانم لیژنەی فتوامان هەیە لیژنەی فتوا کۆمەڵێک مامۆستایی و زانای تێدا تەمان لە لیژنەی فتوادا اعتیبار بە دەرەجەیەکەم بۆ عیلمە حسابی عشیرەت و حسابی تەمەن و ئەو شتانەش ناکەین بەڵام لیژنەی فتوامان هەیە مامۆستایی لێنە خەڵکی منطقەی و زانای باشی تێدایە و لە عشیرەتی ئاکۆ و لە عشیرەتەکانی دیکەش تێدان کە الحەمدولله ڕۆڵێکی باش و دیار و بەرچاویان هەیە هەم لە ڕوونکردنەوەی بابەتە شەرعیەکان هەم لە چارەسەری کێشەکانی خەڵک کێشەی میرات بێ کێشەی زەواج بێ زەواج و تەلاق بێ کێشەی زەوی و زار بێ هەموو ئەو کێشانە لە لیژنەی فتوا قسەیان لەسەر دەکرێ و هاوکارێکی باشیشە بۆ محکەمەکانی ژاری یعنی وەسیفە محکەمێت کە تقریبا دیوە عشایرەکەیەتی ینی وەکو بڵێ محکەمەیەکە بەڵام بە هەندێک ئیجراعاتی قانونی نا بە ئیجراعاتی دیکەی شەرعی زیاتر ینی ملت بێتر بەڵێ دادگاها شەرعی بێتر زیاتر خەڵک دێتە لای لیژنەی فتوا بەڵام ئێمە تەنسیقمان لەگەڵ محکەمەکانیش هەیە لەگەڵ ماحاکیم هەیە بەردەوام تەنسیقمان هەیە ئیش و کارەکان بە هەماهەنگیە ئاسانکاری خەڵکە کە ئێمە لە لیژنەی فتوا و لە ئەوە ئیشیان بۆ دەکەین بۆ ئاسانکاریان بۆ دەکەین لە محکەمە یەکسەر تەصدیقی دەکا و ئیشی ینی سێدا ببۆرە ئەفژی ددە نیشاندان فترەتا گەلێ کورد ji غیر şeriat tişkî qebûl nake. Li gor fitreta li gor fitreta wan فعلا فطرەتی میلەتی کورد فطرەتێکی دینیە الحەمدولله لەگەڵ دین و لەگەڵ ئیسلامەتیدا تێکەڵ بووە پندێکی کوردی هەیە دەڵێ تەمان دەڵێ دەستێک شەرع بیبڕێ خوێنی نییە خوێنی لێ نایە ینی ئەوەندە عەدالەتە هیچی لەسەر نییە کابراگە دەستێک شەرع ئەوە پندێکی کوردی ئەوەشە لەوە سەرچاوی گرتووە کە کورد میلەتێکی دیندار و لەگەڵ دین و لەگەڵ ئیسلامەتیدا تێکەڵ و ئاوێتە بووە الحەمدولله زۆر کێفخۆش بوون ئەف گەڤنە شۆپی و عادەت لە هەرێما ڕاپەرێژی منتیقا ڕاپەرێژ بەردەوامە ینی یا ئەو علم و حجرە و عالم و سەیدای ئاینی و مامۆستا و پێشکەشوا کێشەیە خوتینن گەلوان گەلک خۆشە وەکی وە فەرموو يعني شريعة زلمر كسي ناكا بعدالة ما بين إنسان هذا حكم بكن. ولا ناو عشيرتي أكوش الحمد لله باقي عشيرتي كان ديكش ده كساني بلين ما وساني ديني زانياني إسلام زانيان أهلي علم زور زي رزو تقديرن مثلا كسيكي وكو جنابي كاغاكو يعني هر بياوكي ديكي برزيش كا تمنيشي مثلا مام شيخ ملاكا تمنيشي زور لأيما زياتر و تجربة وتمن دەسەڵات و ناو بانگ و ئەوانش بەڵام بە پێش مەلایەک ناکەون ئەگەر گەنجیش بێ وەکو ڕێز و احترامێک بۆ دین و بۆ عیلم و ئەوە هەر مامەستاوە پێش دەکەوێت هەر لە هەموو شوێنێکی ڕێزی زۆر لێ دەگرن لە چارەسەری کەشەی کۆمەڵایەتی زۆر جار لە مەشاکلی گەورەدا دەڵێ مادام مامەستا قسەی کردووە قسەی مامۆستایە ئەوە ینی بۆتە هۆکاری ئەوەش کە لە خزمەتی گشتی منتیقەکەش دابێ ینی لە خزمەتی کێشەی خەڵکی دابێت چارەسەری کێشەی خەڵکی دابێت بەێ ئێستاژی ئەو حجرە هەنە سێدا فەقیتێ ئێستاش حجرەکان هەن ئێستا نیزامێکەیە لە وەزارەتی ئەوقاف لە هەرێمی کوردستان چەند فەقی هەنە سێدا بەڵێ حجرە دەبێ لە حەوت فەقێەوە دەست پێ دەکات
ئێستا یاساکە وای لێ هاتووە جاران وانە بووە بە گوێرەی یەک فەقێ بوو بێ دوو بوو بێ دە بوو بێ پەنجا بوو بێ فەقێ چەند بووە بەس ئێستا وەزارەتی ئەوقاف تەنزیمێکی داناوە ڕێخستنێکی کردووە کە هەندێک تعلیماتی دەرکردووە دەبێ فەقێ حوجرەکان ئاوا بن منهەجیان ئەوە منهەجیان بێ ئەو مامۆستایەکە دەرز دەڵێتەوە شەهادەی وای هەبێ کەسێکی جێی مجاز بێ ینی لەلایەن زانیانەوە جێی ئەتیبار بێ کە حوجرەی هەیە و فەقێکان لە حەوت فەقێ 5 فەقێ بێ حەوت بێ زیاتر لە دەوری ئەوانە مەگەر حوجرەکە گەورەتر بێ و فراوانتری بکە پێشتر فترەیەکی زۆر زۆر لە هەرێمی کوردستان حوجرە بەرەو کزی چوو بوو لە دوای ڕاپەڕین بەڵام ئێستا وردە وردە الحەمدوللا گەشە دەسەنێتەوە ئێستا وردە وردە لەخوای بەزیاد بە حوجرەکان ئاوادان بوونەوە و وەزارەتی ئەوقافیش بە شێوەیەکی ڕسمی تعلیماتی دەرکردووە کەسێک مەرجەکانی هەبێ شروعی هەبێ دەتوانێت حوجرە بکاتەوە ئەمن پێشتریش حوجرەمان هەبووە ئێستاش پێشتر هەمان بۆکو عەشایری هەر بەبێ ئەوە ئێستا هەمانە بە یاسا چوین لە وەزارەتی ئەوقاف و لە بەڕێوەبەراتی ئەوقافی ڕاپەڕین و تعلیماتمان وەرگرتووە و جێبەجێمان کردووە و بڕیاری ڕسمی وەزارەتمان بۆ دەرچووەکە ئەو حوجرەیەکی ڕسمیە سێدام زۆر خۆشحاڵ بوون دەستەوە ساوە دەست خۆش ڕاستی سوحبەتەوە خۆشە بەس دەمامە کاتی بە قەدیە بۆی بەرنامە هاتوو بە خەتاندن پێشنیاریەوە هەبە کەرەمکن داخوازنیوە پێشنیارنیوە بەس پێشدارە بە خێربێ سەر چاوان و زۆر سپاس و دەکەین و ئەزێت کێشا و نایت پێشنیارێکی دیکە نییە بڵێ خودە جۆرازی بە تەماشەوانên هێژا ئەم li منتیقا راپەرین li bajarê Ranya bi pêşkeş û axayê qebîla Ako bi Ako axa re di derheqê qebîla wî ya eşîra wî de me hevpeyvîn kir ji bilî wê mêvanê me di heqê jiyana mentîqê di heqê jiyana wê olî ya aborî ya siyasî de mêvanê me bi rastî jî me agahdar kirin civatek xweş heye civatek geş heye bi rastî dil dixwast em mîkrofonê dirêjî hemiya bikin bes ji ber got dema me Kurd bû me dirêj nekir bera yê got naxivîne jî biborin ez jî bawerim destê jî ji vê bernamê nabe bes dema me bidawî bû li Kurdistana Başûr li bajar li mentîqa Raperîn li bajarê Ranya bi qebî eşîra Ako re me hevpeyvîn kir me pêşkeş kir agahiyê eşîrê heta hevgîştina bernamakî de tengî û taliyê nebînin her şad û bextewar bin Esselamu aleykum ve rahmetullahi ve berekatuhu.